ئەمڕۆ لە سنتەری پارێزگای هەڵەبجە دەستمان کردووە بە دابەشکردن 1440 ماڵ دابەش ئەکرێت. سیستەمەکە بە سیستەمی بایع حەو بایع ئەمڕۆ نەوتی وەرگرتووە 1440 ماڵ هەر بۆ ماڵێ 216 لیتر بە بڕی 44,000 دیناری عێراقی و 5,000 نەوتیشمان خەزنە 5,000 ماڵ. هەفتەی داهاتوش دەسەکەینەوە بە دابەشکردن. ئێمە هەفتانە 1500 ماڵ بۆ 2000 ماڵ دابەشەکەین و سبەینێش پرۆسەی دابەشکردن لە ناحەی بەمەوە دەست پێگەین و هەر سبەینێش کۆتایی پێ لە ناحەی بەمەوە. ئەوە بۆ ماوەی 4 ساڵە حکوومەتی هەرێم وەزارەتی سامانە سروشتەکان دامی هەموو جۆرە سوتەمەنێکی هەڵگرتووە بۆ هەر 4 پارێزگاکە هەرێم بە پارێزگای هەڵەبجەشەوە بۆ ماوەی 4 ساڵە حکوومەتی عێراقی نەوت ئەیا بە ئێمە و ئەم ساڵیش وەکو پارێزگا و ساڵی پاریژ وەکو پارێزگا تەعاملی لەگەڵا کردوین. ئێمە ڕۆژانەی یەک تەنکەر نەوتمان بۆیە لە بەغاوە 36,000 لیترە بۆیە ئەبێت لە هەفتەکەی کۆیکەین و هەفتەی ڕۆژێک دابەشکردن بکەین. و حکوومەتی هەرێمیش وەکو بەڵێنی ئەوەی کە نەوتمان باتێ و نەوت بۆ ئەو ملیۆنەی کەسرەی کە هەمانە ملیۆنێک و 250,000 کەسرمانەیە هیچ بەڵێنێکی نەیاوە پێمان و چاوەڕێی ئینشەڵا وەفدێکی پارێزگای هەڵەبجە احتیمالی هەیە سەردانی بەغا بکات و ئەو نەخسەیە پڕکەینەوە.